بۆ پاراستنی کەڕامەتی کورد و پاراستنی ڕۆژاوای کوردستان هەموو شتێک دەکەین. ئەمە پەیامی سەرۆک بارزانیە لە ڕۆمای پایتەختی ئیتالیا کە بە هەموو جیهانی گەیاند. هەر شتێک پێویست بی بۆ پاراستنی کەرامەتی گەلی کوردستان ئێمە ئامادەین بیکەین. ئاشکرایە چەند ڕۆژێکە ڕۆژاوای کوردستان لەژێر هێرشێکی چڕی سوپای سووریادایە. ڕۆژاوا لە بارودۆخێکی خراپدایە، هێشتا چەکدارانی سووری مەترسین بۆ سەر گیانی خەڵکی ڕۆژاوا و بۆ ڕاگرتنیان مەزلۆم عەبدی خۆی لە بەرەکانی شەڕە. جیا لە شەڕوانان سەدان کەس لە باشوور لە باکوور لە ڕۆژهەڵات چوونەتە ڕۆژاوا بۆ بەرگریکردن لە نیشتیمان. ئەوکات لەگەڵ ئەم هەڕەشانەی سەر ڕۆژاوای کوردستان سەرۆک بارزانی لە ئیتاڵیایە، سەرۆک وەزیران مەسرور بارزانیش لە داڤۆسی سویسڕایە. ئەوان لە ڕێگەی دیدار و کۆبوونەوەکانیان لەگەڵ سەرکردەکانی جیهان سەرقاڵی کۆکردنەوەی پشتیوانین بۆ کورد و کوردستان بە تایبەت بۆ ڕۆژاوا. بۆ مەبەستە سەرۆک بارزانی لەگەڵ پاپای ڤاتیکان وەزیری دەرەوە و وەزیری بەرگری ئیتالیا قسەی کردووە. سەرۆک وەزیران مەسرور بارزانیش لە ماوەی 3 ڕۆژی کارەکانی کۆڕبەندی داڤۆس چاوی بە چەندین سەرۆک و سەرکردەی جیهان کەوتووە. لە هەموو کۆبوونەوەکانیدا باسی ئازاری گەلی کورد و ڕۆژاوای کوردستانی کردووە. لە کۆبوونەوەکانیدا پێش هەر شتێک ئەو باسی لە بابەتی ڕۆژاوا کردووە، سەرۆکەکانی ئاگدار کردوەوە کە چی لە ڕۆژئاوا دەگوزارێت ئەو دەیەوێت ئاشتی بۆ ڕۆژاوای کوردستان بەرقەرار بێت. ئەمە لە ڕووی دیبلۆماسیەوە. لە ڕووی جوڵاندنی شەقامیش سەرۆک بارزانی هانی تەواوی کوردەدات لە ڕێگەی ئاشتیەوە دەنگ هەڵببڕن و بەرگری لە کورد و کوردستان بکەن و یەک گرتوو بن. جگە لەمەش سەرۆک بارزانی دەستگای خێرخوازی بارزانی ڕاست پاردووە هاوکاری بەردەوام لە خۆراک و پێداویستی پزیشکی بگەێنێتە ڕۆژئاوا وەدا نەبڕێن. سەرۆک وەزیران مەسرور بارزانی تەواوی دامەزراوەکانی حکومەتی ڕاست پاردووە بۆ هەماهەنگی و هاوکاریەکی مرۆیی بۆ ڕۆژاوای کوردستان. لە کاتێکدا ئەم هەموو هەڵوێست و کار و هەوڵانە بۆ خزمەتکردنی پارچەیەکی کوردستان هەیە کە بریندارە و لە ژێر هەڕەشەی قڕکردندایە، ئازاری ئەوان هەموو کوردێکی هاوسۆز و هاودەنگ کردووە. لە هەنی سیاسی لە کوردستان هەیە ملیۆنان دۆلاری خستۆتە خزمەتی میدیاکانی بۆ ئەوەی هەرچی هەبێت بیکەن بۆ ئەوەی ئەم هەڵوێست و یەکدەنگیەی کورد تێک بدەن و نەمێنێت. خاک و نیشتیمان پیرۆزن، هەڵوەستە و قوربانیدانی دەوێت. بەڵام ئەمە بۆ کەسانێک ڕاستە کە بەڕاستی نیشتیمانی و دڵسۆزی خاک بن، نەک بۆ ئەو کەسانەی سەوداکەرن. ئەوان لە ڕێگەی شاشەکانیانەوە شانازی بە فرۆشتنی خاک و دەستێک هەڵکردن لەگەڵ دوژمنانی میلەتەکەیان دەکەن. هەرچی بەرپرسی ڕۆژاوای کوردستانە بە سیاسی و سەربازیەوە شایەتی ئەوە دەدەن کە سەرۆک بارزانی بۆ تا قەڵغانێک و شەو ڕۆژی بە هەوڵەکانی تێکەڵ کردووە بۆ ڕاگررتنی مەترسیەکانی سەرکورد و ڕۆژاوای کوردستان. کەچی کەناڵەکە لە هەواڵی چەواشەو بە لا ڕێدابردننی ئەو ڕاستیانە بەردەوامە، ڕاستە و خۆ کار لەسەر لێدان لە بەرژەوەندی کورد و ڕۆژاوای کوردستان دەکات. خاوەنەکانی ئەو کەناڵە لە گەورەکەیانەوە بگرە تا بە باغاکەی سەرشاشە بە دیاریانەوە دانیشتون و لە بەغیلیان دەیانەوێت لە بەهای ئەم هەوڵانە کەم بکەنەوە. بەردەوامیشن لە هاوکاریکردن و ئەوەی پێمان بکرێ ئەنجامی دەدەین و ئینشاڵڵا نایڵێن خوشک و براکانمان بە تەنیا بمێنن.